یەکەم جارمە بەشداری ئەم پێشانگای بکەم هینی تایبەت بە خۆم و بە هونەرمەندی فینلەندی هایکی. بەڵام ساڵی ڕابردوو ئۆکتۆبەر پێشانگایەکی هاوبەشیمان کردەوانێ هەر لە هەمان گەلەری لەگەڵ 32 هونەرمەند لە هەموو وڵاتەکانەوانێ بە 3 تابلۆ بەشداریم تیا کرد. ئەوە یەکەم جارم بوو، ئەمەش دووهەم جارمە کە تابلۆی زیاترم پێشکەش کردوتیە لەم پێشانگایە. Mitt namn är Heikki Haapanen. Jag är 71 år. Jag är född i Finland och kom till Sverige som 5-åring. ناوم هایکی هاپێنێنە لە فلندا لەدایک بوو. تەمەنم 5 ساڵە کە هاتم بۆ سوید. کاری ئاسنگەری مەکرد. دواتر بە ئاسنەکان کاری هونەریم دروستە کرد. لەوانەیە هەنێک پرسیار بکەن باشە بیرۆکی ئەم کارانەم لە چۆ سەرچاواگرێت. لە ڕاستیە زۆربەی لە سروشتەوە ئاژەڵ و شتی جۆرا دروستم کردوون. جگە لە ڕووداوە سیاسەکان کە ڕنگدانەوەی هەبووە لە تابلۆکانمە. هەر بۆ نمونە ئەو تابلۆی پشتی منەوە باسی شەڕی کۆسۆڤۆگات یان بۆ نمونە شەڕ و ئاشتی ئازادی. تابلۆکانم ڕنگدانەوەیەکی تایبەتی خۆی هەیە، بەڵام بەگشتی سروشت زیاتر زاڵە و هەوڵمدا زیاتر بابەتی سیاسی و کۆمەڵایەتی تێدا بێت. بۆ نمونە ئەم گورگەی کە کەروێشکەی گرتووە گوزارشتە لە دۆخی ڕابردووی سوید بەهۆی ئەوەی کە دیاردەی ڕەوە گورگ زۆر بوون لەو کاتەیە لە ڕادیۆ و میدیاکان باسەکران. هەر بۆیە من پەیامەکەم لەم تابلۆیەوە ئەو بووە کە بتوانم بینەر تێبگێنم کە باسی تێڕوانینی خەڵک بکەم لەسەر گورگ، چونکە هەندێک بە ئاژەڵێکی ماڵی ئەزان و هەندێکی تریش بە ئاژەڵێکی دڕندەی ئەزانن. بەڵام ڕاستێکی ئەوەیە کە کاتێک گورگ و کەروێشێک برسیانە بێت چی بکەن؟ بێگومان دانەیەکیان ئەوی تریان نەخوات کە ئەویش چانسەکە بۆ گورگەکە ئەبێت نەوەکو کەروێشەکە. Inte för att det är ett monster utan för att det är en varg. Och det är lite så som jag jobbar och får inspiration. بە ڕۆژانی ژیانی خۆم کە بڵین بە خۆشیەکانیەوە بە ناخۆشیەکانیەوە بە تەنیایی لە وڵاتی غەریبی بیرکردنێ بۆ کەسە نزیکەکانی خۆت، ڕۆژە سەختەکان، ڕۆژە خۆشەکانی ژیانێ لە ناو ڕەنگەکانە لە ناو تابلۆکانمە ڕەنگیاوەتەوە. معرض لنا جدا حلو. أول ما دخلت على المعرض لاحظت إنه پیشانگاکەی لانا زۆر جوانە. کاتێک هاتمە ژوورەوە سەرنجی ئەوەمدا کە تابلۆکانی لانا سەرەڕای ئەوەی جیاوازی ئەو تەکنیکەی هەیە بیرۆکەیەکی هاوبەشیان تێدایە. من ڕەخنەگری هونەری نیم بەڵکو هونەرمەندم، بەڵام ئەو شتە هاوبەشەی لە تابلۆکانی لانەدا بینیم هێڵەکان و ئەو چاوانەی پشت هێڵەکان بوون. وەکو ئەوە وایە لانە دەیەوێت قسەیەک بکات، بڵێت من شتێک ئەبینم و دەمەوێت بیگەێنم قسە بکەم، چونکە لە هەموو تابلۆکانی لانا چاو هەن، چاوگەلێکی شاراوە، چاوگەلێک لە پشت هێڵەکان و چاوی ئاشکرا. لە هەمان کاتدا تابلۆکانی لێویان تێدایە، لێوی کراوە و داخراوە. بیرۆکەیەکی دیاریکراو لە هزری هونەرمەند لانەدا هەیە. هەرمۆنی و تەکنیکی جوان لە بەکارهێنانی ڕەنگەکاندا هەن. زۆر سوپاس لانەگیان، زۆر خۆشحاڵ بووم بە پێشانگاکەت. بە ئەم ڕەنەکان هەمووی بەکارەهێنم، بەڵام لە چەند تابلۆیەکی ترا ڕەنگی خاکی لەوانەیە بەپێی ئەو ماوەیە بێ کە ئیشم تیا کردووە کە بەپێی وەرزەکان بێ ڕەنگی پاییز
کاریگەری کردوتە سەر من بە تایبەتی لە وڵاتانە پای زۆر جوانە بەشێکی زۆری تابلۆکانم قاوەیتە بەکار هاتووە چوومەتەوە سەر ڕەنگە خاکەکان دیسانەوانێ لەبەر خۆم هینم هەیە ینی خۆم حەزم لەو ڕنگانەیە زیاتر خۆمی تێ ئابینمەوانێ. قادر کوردی یەکەم هەندری من بوو بۆ وێنەکێشان لە ژیانما زۆر تەشجیعیە کردم کە باوکمە کات بەداخەوە لە ژیانانە ماوە زۆر کاریگەری هەبوو لەسەر بەردەوامبوونی من لەسەر وێنەکێشان لەسەر دروستکردنی تابلۆ لەسەر ئەوەی کە ژیانی واقعی خۆم لەگەڵ ژیانی فانتاسی خەیاڵی خۆم بەمەوە لە یەک ئەم تابلۆیانی لێ دەرچێت.